بۆ بەهێزترکردنی ڕۆڵی چاودێریکردن و لێپرسینەوە لە دەسەڵاتی جێبەجێکردن پەرلەمانی کوردستان پەیڕەوێکی تازەی ئامادە کردووە کە لە پەیڕەوەکە جگەلەوەی دەسەڵاتەکانی پەرلەمان بەرامبەر حکوومەت زیاتر دەکات سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ناچار دەکات هەفتانە جارێک سەردانی پەرلەمان بکات و کۆنگرێ ڕۆژنامەنووسی ببەستێت. پەسەندکردنی ئەو پرۆژەیە زۆر شت لە ناو پەرلەمانی کوردستاندا دەگۆڕێ بە تایبەتی لە ڕووی دەسەڵاتی ڕقابەوە بۆ نمونەیە ئێستا لەم پەیڕەوی ناوخۆی ئێستادا بۆ متمانەسەندنەوە لە وەزیر پێویست بە دوو لە سەرسەی دەنگی ئەندامان هەیە بە پێی ئەو پەیڕەوەی ئێمە دەست پێویست بە زۆرینە هەیە بەشێکی زۆر یعنی پەیڕەوێکی تازەمان داناوە پەیڕەوێکی تازە بە جۆرە پەرلەمانی کوردستان ئیجبار کراوە کە هەموو هەفتەی ڕۆژێک بە ئامادەبوونی حکوومەت بێتە پەرلەمان یعنی ئەوەی کە لە بەردەم ڕۆژنامەنووسانە دەیکا بێت لە ناو پەرلەماندا پەیامی خۆی بگەێنێ بە خەڵک ئەمانە و چەندین شتی تری تایە کە ئەدای پەرلەمان بە قووەت دەکات. هەبوونی ڕۆتینی زۆر لە پەیڕەوی ئێستای پەرلەمانی کوردستان وای کردووە ڕۆتین هەبێت لە دەرکردنی یاسا و بڕیارەکان و ئاستەنجی لە پێش پەرلەمان و پەرلەمانتاران دروست کردووە بۆ لێپرسینەوە و چاودێریکردنی حکوومەت. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت ئەگەر ئەو پەیڕەوە تازەیە پەسەند بکرێت ئەوە دەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ خولی چوارەمی پەرلەمان چونکە بەو پەیڕەوە تازەیە گۆڕانکاری گەورە لە کاری پەرلەمانی دەکرێت. بە چاکردنی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان توانم بڵێم کاری پەرلەمانی و شێوازی کاری پەرلەمانی و چاودێری حکوومەت و لێپرسینەوە و متمانە وەرگرتنەوە لە وەزیر و هاتنی حکوومەت بۆ پەرلەمان هەمووی گۆڕانکاری ڕیشەیی بەسەرادێ کە ئەمە دەستکەوتێکە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان ئەگەر بتوانین تەواوی بکەین چکە ماوەی ساڵێک و 3 مانگ ئێمە خەریکی ئەم پەیڕەوە بووین. لەگەڵ دروستبوونی پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 پەرلەمانتاران بۆ ڕایکردنی کاری پەرلەمان بە سوود وەرگرتن لە ئەزموونی لوبنان و میسر پەیڕەوەکی ناوخۆیان دانا تاوەکو ئێستاش پەرلەمان کار بۆ پەیڕەوە دەکات بەڵام بەشی زۆری مادۆ بڕگەکانی پەیڕەوەکە بۆ ئێستای کاری پەرلەمانی ناگونجێت بۆیە لە سەرەتای دەست بەکاربوونی خولی چوارەمی پەرلەمان لێژنەیەک بە ئەندامەتی سەرجەم فراکسیۆنەکان دروست کرا بە سوود وەرگرتن لە ئەزموونی بەشی زۆری پەرلەمانی وڵاتە پێشکەوتوەکان پەیڕەوێکی تازە لەلایەن لێژنەکەوە نووسراوەتەوە پێدەچێت تا کۆتایی وادەی ئەو خولەی پەرلەمانی کوردستان پەیڕەوەکە پەسەند بکرێت بەوەش کاری پەرلەمان پێدەنێتە قۆناغێکی ترەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.